lesson 1 درس 1 probability دەست پێکەم دەرسە بە event دەست پێکەین. event یعنی ڕووداوێک کە ڕووەیە. event بریتیە لە چی؟ بریتیە تا بەنامە تۆزە گرامێرەکەی هەڵەیە. the events are the result of experiments or trial. trial یعنی experiment یعنی لاقیقەتە. و probability بریتیە لە چی؟ and probability are related to the occurrence of these events. probabilityش پەیوەندی بە ڕوودانی ئەم ڕووداوانەوە هەیە. occurrence یعنی هاتنە ئارەی ئەم ڕووداوانەوە هەیە of these events. Events can be classified into 3 types. بەپێی probability ئەکرێ بە 3 جۆر ئێڤنتەکان یعنی بڵێن classified بکەین، دابەشیان بکەین. equally likely event ئەو ئێڤنتانەی کە بە ئەگەری یەکسان لێنە ئاراوە. ئەو ئێڤنتانەی independentن سەربەخۆن لە سەر یەک. ئەو ئێڤنتانەی mutual exclusive یعنی یەکتیەسترنەوەی ئەم هەبێ ئەو نییە ئەو هەبێ ئەم نییە ئەمە exclusive event. In the first case, all events have an equal chance of occurring. For example, for a fair coin, both heads and tails have the same probability of appearing. لما يا كارين أجري ڕووداوەکان یەکسانە. مثلا بۆ نمونە کە تۆ پارەیەکی ئاسنی هەبێ یەک شێر و خەتیە یان بە ئینگلیزی کە پێڵێن سەرۆکلکێکی هەیە یا پشتڕوویەکی هەیە. ئەگەر هینەکەی تۆ پارەکەی تۆ فەیر بێ یعنی عادڵ بێ لە هەر دڕۆکی وەک یەک وابن هەروەها بڵێن چڕی ئەو کانزایە کە ئەو ئاسنی پێ دروستکراوە و پاراسنی پێ دروستکراوە لە هەموو شوێنێکەوە یەکوا بێ یونیفۆرم بێ ئەو کات probability ئەمە کە h دەرکەوێ یا t دەرکەوێ یعنی شێر دەرکەوێ یا خەت دەرکەوێت گەڵەکە یەکسانە هەردووکیان یەک لەسەر دوو. لە سەکەند کەیسە لە حاڵەتی دووەمە یەکێک ڕووداوەکان سەربەخۆن لە یەکتر. ئەم ڕووەیە دوانە هیچ پێوەیەکیان پێکەوە نییە. بۆ نمونە تۆ بێنی in the second case, two events are independent if the occurrence of the first event does not affect the occurrence of the second event. ڕوودانی یەکەمیان هیچ پەیوەندیەکی بە ڕووداوی دووەمیان نییە. In rolling a die مەمەسمان هینە زارە. لە هەڵدانی زارێکە flipping یان هەڵدانی پارەیەکە ئەنی زارێک و پارەیە پێکەوە هەڵبین. The outcome ئەنجامی ڕۆلینگەکە کە 6 سایدی هەیە 6 لای هەیە 6 لای ینی بڵێن 6 لای هەیە هیچ کاریگەریەکی لەسەر ئەنجامی هەڵدانی پارەکەن یەکام ڕویان بێتە پارە ئاسنەکە کام ڕویان دەرکەوێت هیچ پرۆپتیان پێکەوە نییە. In the third case لە دووهەم کەیسە سێهەمدانە two events are said to be mutually exclusive. بانە بە شێوەی mutually یعنی مەڵەن دوو بە دوو یەکتیەسترنەوە یان پێکەوە دەرناکەون. The occurrence of one presents the occurrence of the others. Present of one بڵێن occurrence of one prevents the occurrence of the other. دەرکەوتنی یەکێکیان دەرکەوتنی ئەوانی تر ئەسرێتەوە. بۆ نمونە probability mutually exclusive event can be summed ئەلبەتە لێرە ئەکرێ ئەنجامەکان پێکەوە کۆببنەوە. probability لەم حاڵەتە توانێت پێکەوە کۆببنەوە. مەسەلەن تۆ زارێکت هەیە ئەمە لێرە میسال بێنینەوە بوو ئەتوانین probabilityەکان پێکەوە کۆکەینەوە. مەسەلەن زارێکت هەیە هەڵیەدەی 6 لای هەیە 6 لای هەیە باشە. ڕۆلینگ ئەگەری ئەوەی ئەی3 یا ئەیفێ دەرکەوتنی ڕووداوی ئەی3 ڕۆلینگ ئەی3 و ئەی5 یعنی لایەکی 5 بێ یا 3 بێ 3 دەرکەوێت یا ئەی دەرکەوێت سەربەخۆن لە یەک mutually exclusive ئەم دەرگوێتی ئەم دەرناکەوێت زار یەک لای دەرەکەوێتتر. probability
أما إذا probability are mutually exclusive probability بالله إيش كمان درناك أو بو أمي بو أميان بالله for a fair six-sided day probability of each side يعني بو زاركة هنا بو زاركة ساخة probability هر لا يكي يجلس الشاشة probability وكي يقدر كوي يجلس الشاشة probability ودو در كوي يجلس الشاشة probability والسي در كوي يجلس الشاشة شوار در كوي هر يجلس الشاشة حتى كات الشاشة هر يجلس الشاشة probability وش أي بو probability أو يك يان دو در كوي كات يجلس الشاشة زائد يجلس الشاشة كو أكرينو بمعنى كات شن يجلس السي probability أو مثلا سي وشوار در كوي كات شن يجلس الشاشة زائد يجلس الشاشة كاتي جلسر سي probability أو يجلسر سي يان أي لسر بينج يان عفوا أي سي يان أي بينج يان أي شش دركوي كاتشان كاتي يجلسر شش زائد يجلسر شش زائد يجلسر كاتي سي لسر شش كاتي يجلسر دو يعني probability أو يكيلو سيان دركوي حتما يجلسر دو probability أو يقدر أن دركوي يجلسر شش بس probability أو أمام دركوي يا أم دركوي أكاتا بيكو كوب نوا كاتي يجلسر سي أمام دركوي يا أم دركوي يا أم دركوي كاتا يجلس الشش زائد يجلس الشش زائد يجلس الشش كاتا بلين دولس الشش كما كاتا سيل سر شش كاتا يكونيو كدنيو بلام بوي دودان independent عمل راك اكسكلوسيف كو كوب نوا بلام دودان independent احتمال كيان ليكا كراتكري دودان independent event يعني بو أم حالة دوما حتما لهيكا كراتكرين مثلا احتمالي أوا باركم هالدم شير بي بيقل سردو احتمالي أوا زاركم هالدم سيم هبي يكشانك يقل سرشاشا احتمالي أوا كوقتك أم دوانا بيك وهالدم باركم شير بي وزاركم سيبي كاتشان أكاتي يجلسر شش كرات يجلسر دو كاتا يجلسر دو خمسة وكرات كردن بو معنى أما let مثلا example rolling A die and flipping a coin يعني هالداني زاريكو باري event بو A بو هنا يجلس الشاشة بو زاركا يجلس الشاشة بلام بو أو كيتر يجلس الدوا يجلس الشاشكرات يجلس الدوا باركا كات يجلس الدوا هنصا principle of equal a priori probability عشان إنه بشكل تري درسك وتيجي لك probability عشنا بينا ونمان بس يعني لا probability بو أم درسة تقريبا ونمان بس هاد تيجي بيسبولا كاتي خويا يلين إسا principle of equal a priori probability إتماشاك أجر تو هموش أجر زاركت درس به احتمالي أو هل لا يقدر كي يكسانا يعني مثلا قالين أمني principle of equal a priori probability يعني إما وايدانين أم principle بكاريانين لم درسه وداينين كعدالته دغليل كارك منانية كاتك قالين هرز لا يكي زارك هالدي احتمالي أو لا يقدر كي يجلس الشاشة معنى أويا زارك دروس كلا ودروس نكلا وكقرصاية برودوبة قرصاية زارك برودوبة حتى تحالي احتمالي دولة عند زيادة كابو يمليرا هنا كين برنسيبل بكارينين كبرنسيبل إكوال بريوري probability ودارين هم مشكلة على سنة وكو يكجسكاريت نكرا probability كان هميان عدالة كتايا مثلا consider a fair six-sided we assume that that is not biased يعني لا ينقلت يعني لا يكي هم لا كان يوكي قوايا أو كان إتر probability در كوتيني هلا يكين يجلس الشاشة أما برنسيبل كهم مشكلة يكسان به احتمال كان وكو يكا بو همان شتيش مثلا تو دابنه مثلا هنا دابش بو سه پارچه بلان قطویه که دابش بو سه پارچه سه باش
تۆ تۆپێکی بۆ هەڵەدەی احتیمالی ئەوە کەوێتە ناو هەر کەم لەوانەوە یەک لەسەر سێیە ئەگەر دەغەڵی لە کارێکەکەتیان ناکردوێت ناعەداڵەتی و بە خەرج نەدابێ احتیمالەکان یەک لەسەر سەسە یەک لەسەر سێ لە خۆیەکێکیان ناوێت بە دوو لەسەر سێ یەکیان بێ یەک لەسەر یەکیان بێ سەفر شتی وان نییە هەموویان هەموویان وەکو یەکەن سروشت ئەگەر دەستکاری نەکرێ خۆی هینی یەکسانیان هەیەتێ احتیمال یەکسانیان هەیەتێ ئەمە پرەنسیپڵ ئۆبێ کوڵ پریوەری پرۆبەبلیتیە یعنی گریمانەی سەرەتایی یەکسانبوونی پرەنسیپڵی گریمانەی سەرەتایی یەکسانبوونی ئەم پریوەریانی سەرەتایی پێش سەرەتایشی تقریباً پرۆبەبلیتیەکان ئەمە لێرەوە با بڕۆین بۆ بابەتێکی تر ئەم بابەتە گرینگە مایکرۆستیت ئەن ماکرۆستیت لە دەرس لەم دەرسەیە ئێمە زۆر سەرۆکارمان لەگەڵ مایکرۆستیت و ماکرۆستیتە هەیە وای دابنێ تۆ قوتوویەکە هەیە باشە دوو قوتوویەکە کردوتە بە دوو کارتەوە لێرە دەرنەکەوتووە بەداخەوە قەیدا دوو قوتووەکە کردو بە دوو کارتەوە باشە ئەوشەوە دوو کارتەوە 4 زارە هەیە 4 زارە هەیە 4 هین 4 پارتیکڵ هەیە A و B و C و D باشە بۆکسەوە کردو بە دوو کارتەوە هەر کاملۆ کارتانە پێیان کۆمپارتمنت باشە سایزەکان یەکسانە ژمارە ئەو ڕێگانەی کە ئەتوانین ئەم زارانە ئەم پارتیکلانانە ناو ئەو هینا بچنین چۆنە مناوە داینە بە لە ڕستێ بکێشم پێتا بێنم ویندۆز بەکار نایەنم جا بە خاتریەوە شتەکان تۆزی فەرقەکە لێرە بەرهەڵ ئەمە قوتوویەکە باشە کردوەرە بە دوو کردەوە ئەمە کارتێکی ئەمە کارتێکی ئێستاکانە ئەو چواردانە A و بڵێن ئێنی لەلادایانین A و B و C و D بەچی احتیمال لێرەدانی چواردان هەر چواریان لێرەدا بن ئەکرێ هەر چواریان لێرا بن ئەکە چوارەکە فڕێدین 4 پارتیکڵەکە فڕێدین ئەکرێ هەر چواریان بێنە ئێرە ئەکرێ هەر چواریان بێنە ئێرە ئەکرێ یەکێکیان بێتە ئێرە سیانیان بێتە ئێرە ئەکرێ سیانیان بێتە ئێرەکێکیان بێتە ئێرە ئەکرێ دوانیان بێتە ئێرە دوانیشیان بێتە ئێرە وانە ئەکرێ و شێوازە بێ بەس لێرەیە ئێمە وا دانین پارتیکڵەکانمان جارسکاری بەس ناوی ئەو کاترەوانی ئاوە 4 و 0 لە خانەی یەکەمە 4 هەیە لە خانەی دووەمە 0 لە خانەی یەکەمە 3 هەیە لە خانەی دووەمە 1 لە خانەی یەکەمە 2 هەیە لە خانەی دووەمە 2 هەیە لە خانەی سێهەمە یەکەمە سێهەم بڵێن 0 هەیە لە ویترا 4 هەیە وایە ئەمە 4 و 0 3 و 1 2 2 یەکێتەبان لەبیر چووە 1 و 3 1 و 3شمان هەیە 1 و 3 4 و 0 3 و 1 2 2 0 4 1 و 3 ئەوەیمان لەبیر چووە 1 و 3 بەرەدا زیاد کرد یعنی 4 هین 5 خانەمان هەیە 5 احتیمالمان هەیە 5 احتیمال بۆ دوو خانە و 4 پارتیکل 5 احتیمالمان هەیە کە پارتیکلەکانمان شێوازە بچندێن 4یان بێ A و B و C D لێرا بن لە مێتریانە هیچ نەبێ A و B و C لێرا بێ دی بێتی ئێرە A و B لێرا بێ C و D لێرا بێ هیچیان لێرا نەبن هەمویان بچنە ئەولا ئەمە ئەکرێ جنرالایزی بۆ بکرێ بۆ N پارتیکل یعنی تۆ N پارتیکڵش هەبێەوە بێ ئێندانە یەکەم لە خانە یەکەمە بن هەمووی ئێندانیان لە خانە یەکەمە بن خانە دو 0 بێ ئەمجا دانە بدانە لەم کەم کەڕۆ بخەوە دووەم یەکەم ئین ناقزێکی تیابێ دووەم یەکی تیابێ یەکەم ئین ناقز دوی تیابێ دووەم دوی تیابێ هەروە بڕوە ئەمجا لەم سەرەوە ئەمجا دویە بێنێتەوە ئینمە ناقز یەک 0 لەملا ئن هەمووی لەولا یعنی چەنێ ئن زائید یەک دوو کۆمپارتمانتە هەبێ و 4 پارتیکڵ هەبێ چەند حاڵەت هەیە 5 حاڵەت ئن پارتیکڵ هەبێ و دوو کۆمپارتمانتە هەبێت چەند حاڵەت هەیە ئێنی زائید یەک باشە بەمانە ئاڵێن ماکرۆستیت بەمانە ئاڵێن ماکرۆستیت بەمانەی سامان چەندان حاڵەتیە 5 حاڵەتی هەیە بڵێن ئێستا با بڕۆینە ئێرە Sometimes the arrangement of particle in a macrostate in the case of distinguish بەجێک لێرە پارتیکڵەکانمان ئاگادار بن distinguishable
distinguishable يعني أنا أستنى A و B و C و D باشا A و B و C و D أنا أستنى In the case of distinguishable particle, is important the number of such arrangement known as the number of microstate. باشا يستكاني in the case of distinguishable particle is important the number of such arrangements. كاني أم arrangement دانا سير كان يستكاني أم الليلة شوارو صفر باشا A B C D ويا أما خانك أم أوي كليرا بس ما كل سليرا ديني تشيني نها شوارو صفر سيو يك دو صفر شواري ران تشيني نا مش يواس أما شوارو صفر ويا هر شواريان ليران باشا هيك ليرانية جماري أما ما نالي ماكروسيت شوارو صفر سيو يك دو يك وسيو صفر شواري ماكروسيت كان أو بارتيكل كان من كان ناو كومبارتمنتية كمان ناو كومبارتمنت دو مثلا داني تيا صفر داني تيا وانيا جماري ميكروسيت كان شنيكا يقدانيا وانيا استبين أما لرا توشي تيا سيب شور بارتيكل هاي سيانيا لخانية كما يكن لخاني دوما أكري A و B و C لخانية كما بين D لخاني دوما شو قلت من بارتيكل كان distinguishable أنا أسرينوا كقابو جرينجا كاميان لرابة لرا A و B و C لرا D هي لرا A و B و D هي لرا C هي A و C و D هي لرا B مش حالتي جترا B و C لرا A هي لرا أما جماري ميكروستيت كان ماكروستيت چندانيا A B C D بلا جماري شوار ديا قدوسية شوار بينج دانبو لما أنا يقدر ميكروستيت هي بس لما چنداني هي شوار داني هي يستكاني دوانيا لملا A و B لملا C و D لملا A C لملا باش بارد شنينا كان چند دانا تواني بچنين شش دانا من ليرا أبي هذا يك دو سي چوار بيش بو يكو سيكيش أميتريان بو أو كتشان كبلين كاتا أميت واضحة إسا چند دانا من هي يكو چوار و شش و چوار يكت شانسا كوي كراو وكات بينج أو بينج دا أو شش شانسا كاو شانسا دانا ميكروسيت هيا احتمالي أوي أعمى تأراوز شنيكا أعمى يجلس الشانسة احتمالي أوي أم ستبت كاراوز شندانيا شوار لس الشانسة شوار دانويا احتمالي أوي أعمى بتعالاوز دودان لملا شش لس الشانسة عدالة قالها مي باشترا احتمالي زيادة دوان لما أما كهمي بردوا احتمالي زور كما يجلس الشانزية عيني تجيبوا أوي تلك همي بتدو يجلس الشانزية لم دواني تريش أن عدالتي تيايا بس سر اشتروان باشتري شو لسر شانزية بس أما عدالة دقيقة شش لسر شانزية يعني استا سيدي أنا أوكي اشتيكا ليرا سرنجراك يوشا أويك بو أعمى بزاني شين أم يقصر شانزية شون درسه أم يقصر شانزية ما نتشيا زاري هالدي احتمال يو كويت إيرا شنكا يعني يمكن بارتيكل فريدي لم دودانا بلين خانة كم كومبارتمنت ده احتمال يو كويتا أمير شنكا يجلسر دو أوكي يجلسر دو برشو بويا كم دانا بو دوم دانش كهالدي فريدي احتمال يو كويت إيرا شنكا هاد يجلسر دو سيهم داني احتمال يو كويت إيرا شنكا يجلسر دو شوارم داني احتمال يو كويت إيرا شنكا يجلسر دو هم ينصر بخون ليكتر احتمال يم هيت ربطي باحتمال يبتلوني اندبندنت كوابو ابي هميان ليك كارت كين كات يجلسر دو كات يجلسر شانزا كات يجلسر دو تواني شوار كات يجلسر شانزا وايا اتر اما شلون اعتبارنا حسب جماري مايكروسيتا كان كلي يقداني او حسب يجلسر شانزا بس بقشتي شلون حسب جماري مايكروسيتا كان كلي يقداني دابشي همو مايكروسيتا كان لما أنا قاعد شوار سر شانزة لما أنا قاعد يجلس سر شانزة كل أوش حسيبي كي
ئەمەیان هەندجار فرێکۆنسیشی پێودرێ ئۆمێگایشی پێودرێ ئۆمێگا بۆی من گرینگە جوی دوایی بەکاری هێنی فرێکۆنسی بەڵێ فرەیە زۆری ئۆمێگایشی پێوترێ لێرە بەشاکە پێی حەسێب بەجاوێتم حەسێب کرێ پێی سێویەک پێی سێویەکە بە پێی احتیمالی سێویەکە کاتێ چەند دانەیە 4 دانەیە فرێکۆنسیەکەی چەند دانەیە 4 دانەیە توتالەکە چەندێکە 16 کاتێک لەسەر 4 بۆ پی 2 دەکاتە 6 لەسەر 16 بۆ یەک پی 1 لەسەر خۆ دەتوانێت حەسێبێکی یەکاتە 1 لەسەر 4ش سەرنج بدەن the number of microstate equal to m20 لێرە توانی لەم خشتە توانی بگەین بۆ نەتیجە کە ژمارەی مایکرۆسیتەکانمان نەکاتە چەند m20n m چییە؟ ژمارەی کۆمپارتمنتەکانە یا شوێنەکانە یا لۆکیشنەکانە دوودانەیە ئێنی ژمارەی پارتیکڵەکانتە کاتی m20n کە لێرە 4 و ئەمە 2 بوو ئەوە 4 بوو ژمارەی مایکرۆسیتەکانە کە لێسن کەژی 16 m بگۆڕە n بگۆڕە تەمانەوەیش ئەگۆڕێ ئۆکەی سێ دانە ئێگزەرسایزمان هەیە ئێگزەرسایزی 1 و 2 و 3 ئەمە دایانیم لە بەشی هۆمۆرکە لە ماوەی هەفتەیەکە کاتتانێ کاتی ئینەکەشی دانم لە ماوەی هەفتەیە ئەبێ حەلیکەن بۆمان بنێرنەوە بە هەر لەوێ ئۆپلۆتەکەی ئینێرنەوە لە ئێگزامپڵی پێشووە لەم ئێگزامپڵاکە لێرا باسمان کردووە obtain all of the microstate and the macrostate for the case save page particle لە حاڵەتێکە تۆ ژمارەی پارتیکڵەکانە سیان هەر ئەمە دووبارە بکەرەوە لە حاڵێکە ژمارەی پارتیکڵەکانە سێ بێ یان 5 بێ بۆ هەردوو جەم بکە بەجێجێ هەر ئەمە جارێکی کە دووبارەی بکەرەوە بۆ چی بۆ پارتیکڵەکانت indistinguishable بن هەنی چی نەناسرێنەوە لە یەکتر برسەکانی یەک دانیان بۆ حەلەکەم ئەمە ئەگەر ئەمە A و B و C و D هەمویان یەکسان بنی تە فەرق چیەکە هەم چواردان هەموویە بێ بە یەک دانە دوێتوانی هەمووی بکەی بە A لێک ناناسرێنەوە هەمی نابنێ A چواردانەکە دێ بە یەک دانە بۆ هەمان تێژ بۆ هەمان ئەمە احتمالەکانە گۆڕێ هەمووی چاکە ئەبێ هەمووی اینکی بۆ حاڵەتی چی indistinguishable کاتێککە نەناسرێنەوە ئێستاکانە لە سێهەم مثالە consider the number of compartment are سێ وای دابنێت کە ژمارەی کۆمپارتمنتەکانە جدی دوان سیان بێ و ژمارەی پارتیکڵەکانە 2 بێ بۆ هەردوو حاڵەتی indistinguishable یعنی لە حاڵەتێکە پارتیکڵەکان ناناسرێنەوە لە حاڵەتێکە پارتیکڵەکان ئەناسرێنەوە distinguishable ئەم خەشتەمان بجارێکێکە بۆ بدۆزەوە ژمارەی ماکرۆستیتەکان و ژمارەی میکرۆستیتە